دوای ئەوەی کە ساڵی پار ئێمە تەماتەمان لە جوتیارە بەڕێزەکان وەرگرت کێشەی سندوقمان بۆ دروبوو بۆیە بیرمان کردەوە کە هەستین بە دامەزراندنی کارگەیەکی سندوق بۆ ئەوەی ساڵی ئایندە بێ بەرامبەر دابەشیکەن بەسەر جوتیارە بەڕێزەکاندا و ئەو کات ئەوانیش تەماتەی تێبکەن و بیان بۆ ئێمە. بەڕاستی ئەو ئێمە ئێستا کارگەکەمان تقریبا توانای بەرهەمهێنانی مانگانە زیاتر لە 80,000 سندوقە بۆ ساڵانی ئایندە لە پلانماندا هەیە کە ئەم ڕێژەیە زۆر لەوە زیاتر بکەین ئەگەر دەبەرەکە پێویست بەو ڕێژەیە بکات ئەگەر پێویست بەو شتە بکات. ئێستا ئێمە خۆمان بۆ پلانماندانەوە بۆ جوتیارەکان ئەو جوتیارانی کە تەماتە ئەچێنن بەبێ بەرامبەر سندوقەکانیان بەسەردا دابش بکەین و ئەوانیش تەماتەی تێبکەن و بیان بۆ ئێمە بۆ ئەو جوتیارانش کە هەناریان هەیە بەڕاستی ئێمە نرخێکی گونجاویان دەدەینێ بۆ ئەوەی ئەوانیش سوودمەند بن لەم دەبەرەدا. گرنگی ئەم کارگەیە بەڕاستی ئەوەیە کە ئێمە یەکەم ئەمە ژینگە پاک دەکاتەوە چونکە ئێمە مانگانە زیاتر لە 50 بۆ 60 تەن لەو مەوادانەی کە هاوڵاتی بەڕێز ئەو پاشماوانەی کە بەکاری دەهێنێت لەم کارگەیە تا دووبارە دەبێتەوە بە سندوق و سوودی لێ دەبینێتەوە. ئەمە لەلایەکی تریشەوە هەلی کار بۆ چەندین کارگە ڕاستەوخۆ بۆ ناو کارگە و بۆ ناڕاستەوخۆش بۆ دەرەوەی کارگە ئەڕەخسێنێت. بێجگە لەوە ساڵانە پێشتر ئەم جۆرە سندوقانە لە دەرەوەی وڵات هاتە ناو هەرێمی کوردستانەوە خۆشبەختانە ئەگەرم ئەم جۆرە کارگانە هەبێت ئێمە ئەتوانین هەم بەرهەمی ناوخۆ پەرە پێ بدەین هەم بتوانین ئەو پارێش کە بڕواتە دەرەوە بۆ کڕینی ئەم سندوقانە لە ناوەوەی هەرێم سوودی لێ بینێت.